سەرەتا پێشەوەی دەست پێ بکەین دەوێت دەقەی بۆ ڕاستکردن دیاتای شێدا بێگومان ئەو مانگە بۆ ئێمە بەتایبەت وەکو کورد بەتایبەت وەکو ئەو کەسانێک کە لە ڕێگای ڕزگاریدا تێدەکۆشن و تێکۆشانێکی بێنشان دەدەن هەروەها ئێستاش بەردەوام لەو تێکۆشانەدا مانگێکی تایبەت دیاری کراوە ئێمە ناتوان لە باسی ئەو مانگە بکەین بۆ شەهیدان چونکە هەر ڕۆژێک لە مێژووی کووردا خاوەن ڕۆژێکی تایبەتە بەتایبەت لە گواری شەهیددا بەتایبەت ئەو مانگەش وەکو مانگی شەهیدان دەستنیشان دەکرێت ئێمە لە کەسایەتی ئەو هەواڵانەدا ئەو مانگە ئەو ڕۆژە دەبیر دێرینەوە بۆیە لە کەسایەتی لەیلا قاسمدا ویسمان کۆبوونەوەیەکی ئاوا بکەین دوایش بە سنێ بزوێنێکدا دەتوانین کورتە ژیانی لەیلا قاسم هەمومان گوێ بیستبین هەموو ساڵێک کە بیری دێنەوە بەڵام بۆ ئێمە پێویستە هەموو ساڵ دووبارەکردنەوەیە دووبارە پەیمان نوێکردنەوەیە بۆ هەمومان وەکو دەزانن لەیلا قاسم ژنێکی شۆڕژگەڕە لە مێژووی کووردا زۆر باز دەکرێت لە مێژووی ژندا زۆر باز دەکرێت پێویستە ئێمە ئەو بناسین چونکە لەو سەردەمێک کە لەیلا قاسمدا تێکۆشانی کرد و لەو سەردەمێک کە تێیدا لە سێدارە درراوە بێگومان وەکو ئێستا نەبووە سەردەمێکی ئاوا ئارام نەبووە هەرچەند ئێستا بڵێین منالێکی زۆری شەی لەگەڵ دوژمندا لە هەر چوارلاوە بەڵام ئەو کاتیا زەختێکی تایبەت هەبووە زەختی بەرز تایبەت وە لەسەر گەلی باشووری کوردستاندا لەیلا قاسمش وەکو ژنێک کە هەوڵی خۆی داوە و بەردەوام بووە لە تێکۆشاندا لە ڕزەکانی پێشمەرگەشدا هەر ڕەنگی داوەتەوە هەرچەند بۆ مایەکی زۆر کووردا دەربازی شاخەکان بووە پێشمەرگایەتی کردووە بەڵام لە ئەساسدا ئەوەی کە لە کەساتی لەیلا قاسمدا بە زەقی دەردەکەوێت چییە بەردەوام بوون و ئیسراتبوونەوەی لەسەر تێکۆشانە دەستگیرکردنی لەیلا قاسم بێگومان چۆن وەکوتمان لە دەرەوە خاوەن هەڵوێستێک بۆ تێکۆشانێک بووە لە زیندانیشدا بە هەمان شێوە کە وەکو ژنێکی زیندانیش دەناسرێت بێگومان لە زیندانی دوژمندا لە زیندانی بەحزدا کە ژنی کورد چ ڕۆڵێکی گێڕاوە هەتاکو ئێستاش نمونەی هەیە باسی هەبڵ شیرن ئەلەمبولی ئەوش هەر لە زینداندا بە هەمان شێوە بەرخۆدانی کردووە دژ دوژمن وەستاوەتەوە لەیلا قاسمیش بە هەمان شێوە ئەوانە کە لە دەرەوەدا خاوەن هەڵوێز بوونە لە زیندانیشدا لە باوەشی دوژمنش لە خاوەن هەمان هەڵوێز بوونە لە کەسایەتی شەهید لەیلا قاسم شەهید شیرین ئەلەمبولی شەهید هۆزان مزگین هەموو شەهیدانی گەلەکەمان هەموو شەهیدە ژنە قارەمانەکانمان بەبیر تێرینەوە سەری ڕێز و نەوازش هەمبەر هەموو ئەو شەهیدە قارەمانە هەموو ئەو ژنە تێکۆشەرانمانە دادەنوێنین یادیان بەرز ڕاگرین نامەوێت ئەوە درێژە بدەمە قسەکان لەبەر ئەوەی کە نرخاندنەکەی هەڤاڵ ساریە زۆر تەواو بوو سنیڤیزیۆنێکیشمان بۆ ئێوە ئامادە کردووە بەس پێ خۆشحاڵم ئەوەی کە بۆتان یەک وتەی ڕێبەر ئاپۆ هەر حەزم کرد ئێوەش دڵنیام کێ ئەزانن وەلێ حەزم کرد دووبارەی بکەمەوە ڕێبەر ئاپۆ ئێژێت لە لای من گرنگتر لە ئەوەی کە کۆمەڵگاکەم ئازاد بێ ئەوە لە لای من گرنگە کە ژنان ئازاد بوون چونکە بە ئازادی ژنانە کە کۆمەڵگاش ئازادە بێت ئەگەر ژنانی ئێمە ئازاد نەوین کۆمەڵگاگەشمان ناتوانین ئازاد بکەین پس ئەوەندە ئەو نرخاندنی ڕێبەراپۆ لای ئێمە بگرین بێت کە ئێمە ژنانی گەلی کورد بە یەکگرتوویمان بە یەکڕێزیمان یەکگرتووی یەکێتینەوەتەوەی ئاوا بکەین کە بتوانی بە یەکگرتوویمان تۆڵەی ئەو شەهیدە قارەمانمانە بکەین ئاواتەکانی شەهیدەکانمان بەبیر بێنین لە ڕاستیدا ئێمە زۆر ژنانی قارەمانمان هەست لە سجنەکاندا لە شاخەکاندا بە ئەو پەڕیش سەربەرزی و شەهید بوون هاوڕێکانی دەرچوو لەیلا لە بەردەمدا وەردا بە دەنگێکی بڵندەوە وتی من بپوشن بەڵام باش بزانن کە بەمردنی من هەزاران کورد وشار دەبنەوە لەبەر ئەوەی من لە ڕێگای ئازادی کوردستاندا گیانی خۆم فیدا دەکەم بەسەرداوم وت من خۆم بەخشیوە بە کوردستان و بۆ ئەم
خۆشانەشم بە شەرەف و پێشوازی لە پەتی سێدارە دەکەم خۆزگە دایکە تۆش لەو کاتەدا ڕووی سەردانت دەبینی کە چۆن بچوو بووەوە لە کاتژمێر حەوتی بەیانی ڕۆژی 12/5/1974 لەیلا و 4 هاوڕێکەی بە وتنەوەی سرودی ئەرەقیب بەرەو پەتی سێدارە هەنگاویان دەنا لەیلا وەک پێشتر دووبارە داوای لێکرایەوە کە داوای لێبوردن لە ڕژێمی بەعەت بکات بەڵام وەڵامێکی توندیدا بەگوێی ڕژێمی فاشیستدا و گوتی ئەگەر من لە کارێک پەشیمان بم ئەوەیە کەوا زوو دەمرم بێ ئەوەی بتوانم ماوەیەکی درێژ خەبات بۆ نەتەوەکەم بکەم